تاکو ئێستاکە بنکەی ئاگرکوژێنەوە لە ناحیە ناڵپارێزی قەزای پێنجوە نییە و دانیشتوانی ئەو ناحەیە گەرچی چەندین جار داواکاریان گەیاندووەتە لایەنە پەیوەندیدارەکان بەڵام بەڵێنەکان تا ئێستا نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. نەبوونی بنکەیەکی ئاگرکوژێنەوە لە ناوچەکەدا مەترسیەکی گەورەیە بۆ سەرگیان و ماڵی هاوڵاتیان. دەیان جار داوای ئەو بنکەی ئاگرکوژێنەوەمان کردووە نەمان بووە بۆمان نەهاتووە. ئێمە دایان لەم ڕێگەوبانەی پێنجۆن باشماق پێنجۆن تا ئەڕوا دەما هەمووی سیارە دووسێ جا سیارستاوە دەوری ناڵپارێزا هەتا ئاگرکوژێنەوەی پێنجۆن هاتووە سیارەکە سوتاوە. دوای هەچی پوش و پاوەنمان هەیە لە دەوری ناحیە ناڵپارێز بە 53 دێەوە هیچ ئاگرکوژێنە نەمان گەیوەتێ هەمووی هەتا ئەوان هاتوون ئاگرکوژێنەکە گەشتوێتە بەرۆ سوتاوە. ئەنجاوە دووسێ ڕوویداوە ناو ناحیەکەمانە سوتاوە ئاگرکوژێنە فریامان نەکەوتووە تا هاتووە کۆتایی بە ماڵەکە هاتووە یا بە سوتانەکە هاتووە. نا هەریق بڵین نایە لە پێنجێنەوە دێ بەڵام تا دێ لە پێنجێنەوە و ئاگاداریەکەینەوە پوشەکە ئەسووتێ یا ماڵەکە ئەسووتێ ئەوە دووسێ جار لە ملەی نەڵمە سیارە وەڵگەڕاوە سوتاوە مەسەر هەتا لە یادمە سیارەیەک وەڵگەڕا توێتە لانگرۆزەرێک دوانی تیا سوتا هیچ فریای نەکەوت هەردووکیان تیا سووتان و تیا چوون ئەگەر ئێمە بنکەیەکی ئاگرکوژێنەوەمان هەبێ زوو فریایەکەین و نایڵین ڕووداوەکە ڕوودا و وەڵاهی وەکو ناحیە ناڵپارێز ئێمە تا ئێسەکانە خاوەنی هیچ بنکێکی ئاگرکوژێنەوە نین. لەم مەنتیقەیە هەشتێ ڕووبە ئاگرکوژین زۆر دوورە لێمانەوە ئەوەی کە تەنها بێتە ئەوەی کە بڵین فریای ئەم شتانەکەوێ تەنها بۆ خەڵکی ناحیەکەیە کە بتوانێت بێ بە دەنگی ئەو شتانەوە بۆ مەسەلە ئاگرکردنەوە بڵین کە ئاگرەکەوێتەوە بە دڵنیاییەوە هیچ بنکەیەکی لێ نییە هی پێنجوێنیش ناگاتە ئێرە بە زووی کاتێکا گاتێرە هەموو شتەکان تەواو بۆ ئاگرەکە تاو ئەپەرەی سندووە بەڕاستی پێویستە بۆ ئێرە زۆر پێویستە چواخۆ خۆ دەزانی هەر ئێرە نییە دیهاتەکانیشە لەسەرەتی وەکو ناحەیە پێویستە کە تیای بێت. بەڕێوەبەری ناحیە ناڵپارێز ئەوەی نەشاردەوە کە بوونی بنکەیەکی بەرگری شارستانی بۆ ناحیەکە پێویستێکی زەرورە و سەرۆخۆشیان ئاگادار کردوەتەوە بەڵام تا ئێستا نهاتوون بەدەم داواکاریەکانیانەوە. دیارە بوونی بەرگری شارستانی بۆ سنووری ناحیەکەمان لە ڕاستیە زۆر پێویستە چونکە ئێمە ڕووبەرێکی فراوانمان هەیە زیاتر لە 50 گوندمان هەیە ئەو ڕووداوانی کە پێویستیان بەوەیە کە بەرگری شارستانی کۆنتترۆلی بکاو بێ لە ڕاستیە حەقی خۆیەتی کە لێرە بنکەیەکی بەرگری شارستانی هەبێ ئێمە وەکو ئیداری ناوچەکە لە ڕێبەرز قایمقامی قەزای پێنجۆن و بەڕێز پارێزگاری سلێمانیەوە بەڕسمی چەند جارێک داوامان کردووە کە پێویستە لێرە بنکەیەکی بەرگری شارستانی هەبێ بۆ ئەوەی زیاتر خزمەت کا بە خەڵکی سنوورەکە لە ڕاستیە ئێمە بەڕسمی بەڵێ ئێمە بەڕسمی دوو جار داوامان کردووە بۆ نووسراوەکان چون بۆ وەزارەتی ناوخۆ چاوەڕێکن ئینشاءالله بەشکم هیمەتێ بکەن کە بنکەکە لێرە بکەنە چونکە بەڕاستی پێویستە وەکو ئێمە وەکو ئیدارەکە بە پێویستی زانیوە خەوە ڕاستی من داواکاری خەڵکیشە. ناحیە ناڵپارێز یەکێکە لە ناوچە دڵڕفێن و استراتیژیەکانی سەر بە قەزای پێنجۆن کە 150 ماڵە و کە بە دارستانە چڕەکان و زەوی بە پیتە کۆشتتوکالەکانی ناسراوە بەڵام لە پشتم جوانە سروشتیەوە خەڵکی ناوچەکە لە دڕەڕاوکەیەکی بەردەوامدا دەژین کە بەهۆی ئاگرکەوتنەوە لە سنوورەکە و درەنگەشتنی تیمەکانی ئاگرکوژێنەوە زۆر جار ئاگرەکە لە کۆنتترۆل دەرچووە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحیە ناڵپارێز لە سنووری قەزای پێنجوێن.